سەر ڕەوشە کارکەرێن کوردستانی و هەروە ئامارە قوربانیên کارکەران لە سنوورێ گێرمیان بکەین. نەهادا کاکە عومەر محەممەد سەرۆکێ لقی گەرمیانی سەندیکاکانی کرێکارانمان لە کەلارەوە لەگەڵدای بە شێوەیەکی ڕاستەوخۆ. کاک عومەر بەیانیت باش ئەگەر بکرێت باز لەوە بکەیت لە ئێستادا دۆخی کرێکاران لە گەرمیان لە چه ئاستێکدا؟ بەیانی ستافی بەرنامە هەموو بینەرانی ئەنارتی باش گەلێک سپاس. ئێمە وەکو گەرمیان وەکو لقی گەرمیان با لەسەر سنووری گەرمیان قسە بکەین. ئێمە لە ئیستا ڕەوشی کرێکاران لە سنووری گەرمیان بەهۆی ئەو قەیرانانەی ڕویان کردوتە هەرێمی کوردستان زۆر خراپەوە لە بارودۆخێکی زۆر خراپداین. هەموو دەزانین قەیرانی دارایی کاریگەری 100% بۆ ڕەوشی کرێکاران و ژیانی کرێکارانەیە و سەرەڕای ئەوەش هاتنی ئاوارەیەکی زۆری عەرەب و شەڕی نەگریسی داعش ئەویش هۆکارێکی ترەوە لە ئێستا کرێکاران هیچ بوارێکی هەلی کار نییە لە سنووری گەرمیان و کرێکاران لە مانگێکا 2 ڕۆژ کاریان دەست ناکەوێت. باشە ئێوە وەکو سەندیکاکانی کرێکاران ینی چیتان لە بەرنامەدا بۆی بتوانن ینی ئەو زەختە چارەسەر بکەن؟ لە هەموو دنیا تۆ زەخت لەسەر حکوومەتێکەکەی یا داوا لە حکوومەتێکەکەی کە گوێ لە هاوڵاتیان بگرێ گوێ لە ڕای کرێکاران بگرێ. ئێمە بەداخەوە ئەو حکوومەتەی هەمانە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست گوێی لێ نەگردوینەوە جدی نییە لە ڕاپەڕاندنی داواکاری و داواکانی کرێکاراندا. باشە کاک عومەر ینی وەکو سەندیکاکانی کرێکاران ئێوە چه هەوڵێکتان داوە؟ ینی بە تایبەتی باس لەوە کرد هاتنی ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان کاریگەری هەبووە. ینی چیتان کردووە بۆ ئەوەی بتوانن ئەو کاریگەریە نێڵن لەسەر کرێکارانی ناوچەکە؟ ئێمە یەک مشکلەمان هەیە لە هاتنی ئاوارەکان. ئێمە بە پێی یاسا ڕێژەیەک دیاری کراوە بۆ هاتنی کرێکاری بیانی، بەڵام ئەمانەی کە ئاواران و دێنە سنووری گەرمیان عەرەبن و عێراقین، واتە ئەو یاسا شمولیان ناکا کە ڕێژەی 120 110 هەرچەنە. ئێمە ئەو عەرەبانەی دێنە ئەیرە لەبەر ئەوەی گوزەرانیان نەماوە لە شوێنی خۆیان هاتوونەتە سنووری گەرمیان بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆیان بەڕێوە بوون. کرێکاری کورد با بڵێن لە ناوچەی گەرمیان ئەگەر ڕۆژانە بە 20,000 ئیش بکە ئەوان بە 10,000 و کەمتر یا هەندێکیان هەر بە نانەزیکی و بەس دەبەرەوەی بیان خەیتە خانوویەک و کرێ خانوو نەدەن ئامادەن بە نانەزیکی ئیش بکەن. باشە هەنی ئێوە باشە مام وەکو سەندیکاکانی کرێکاران چیتان کردو بۆی ئەنی ئەم دۆخە چارەسەر بکرێت؟ ینی خۆ ئێوە مادەم سەندیکان دەبێت چاودێری لەسەر ئەوە شابێتن مەسەلەن کرێکارێک بەو شێوەیە کار دەکاتن یاخود زەخت لەسەر ئەو کەسانەی کە خاوەنکارن بکەن کە نابێت بەو شێوەیە بێت. ئێمە هەوڵمان داوە، ئێمە هەوڵی زۆر جدیشمان داوە، بەڵام وەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد ئێمە کەس نییە گوێمان لێ بگرێەوە، کەس نییە بەدەم داواکانمانەوە بێ. خەڵکی وەبەرهێن زۆر لە سنووری گەرمیان و لە هەموو سنوورەکانی تر هەلی کار بڕاقسەنێ، بەڵام بەڵێ بۆچی کەس نییە؟ ینی خۆ ئێوە ئیدارەی گەرمیان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە. ینی ئێمە یعنی متابعی شەکانی خۆمانەکەین وەکو کرێکاران بۆ بەرهێن زۆرە کە هەوڵ بدا بێ لە سنووری گەرمیان و لە سنووری لقەکانی تریژیان ناوچەکانی تریش کاری وەبەرهێنەری بکە ئەنجام بدات. بەڵام بەداخەوە ئەوەندە خەڵک زۆر بووە داوای پشک و داوای شەراکەت و داوای شتیان لێکا وەبەرهێنەکان زۆر زەحمەتە توان بێرکان بکەن. من نمونەیەک دێنمەوە نەخۆشخانەیەکی ئالی ویستی بێ لە گەرمیان دروستی بکە و بەڵێنی دا 40 دکتۆر و 40 کرێکار و چەند خەڵک بخاتە سەرکار، بەڵام بەداخەوە لە ڕێگەی حکوومەتەوە ڕێگەی پێنەدرا، ئەویش لە ڕێگەی پلاندانانەوە و ئەوش بە هەمان شێوە خەسخانەی تریش هاتووە و ئەوەنەی ئەو کەمتر نزیک دوورە لە ماڵەکانەوە و شوێنەکەیشی وەک ئەو گونجاو نییە، بەڵام ڕێگەیان بە ئەو داوە ڕێگەیان بە ئەم نەداوە. ئێمە مشکلەکەمان ئەوەیە ئەو وەبەرهێنەی دێتە گەرمیان دەبێت کەسێک لەو کەسانەی کە
نیمچە مافیایەکن شەریکاتەوە یا پشکێکی ئەوی تێبخە ئەگینا ڕێگەی نادنکاری وە بەنهێنان بکات. باشە مادەم ئەو وەبەرهێنانەی تری کە دێن بۆ گێرمیان ئێوە چه هەمانگیتان لەگەڵیانە هەیە کە دەستی کاری ناوچەکە بخەنە کار؟ ئێمە داوا لە وەبەرهێنەرەکانەکەین ئەوانەی کە ئێمە لیان دڵنیابین کە ئەیانوێ خزمەتی خەڵکی گەرمیان و کرێکارانی گەرمیان بکەن ئێمە پیانەڵێن هەموو پشتیوانیەکیانەکەین و فشاری تونش لەسەر حکوومەت دروستەکەین بۆی داوای پشک و شەراکەتیان لێ نەکەن و ئەو کەسانەی داوان لێکن ئێمە لە تەلەڤیزیۆنەکان و ئەلانیان نەکەین ئەڵێن فلان و فیسان ڕێگرە و ئەمانە ڕێگرن لەبەر ئەوەی کە نایەڵ پرۆژە بێتە سنووری گەرمیان و هەری کار بڕەخسێ بۆ کرێکارانی سنووری گەرمیان. باش هەماهەنگیتان لەگەڵ وەبەرهێنەرەکان هەیە بۆ ئەوەی دەستی کار لە گەرمیان بخرێتە کار خەڵکی ناوچەکە بخرێنە سەر کار ئەوانەی بە تایبەتی وەبەرهێنەرانەی کە دێن بۆ ناوچەکە؟ لە ڕابردوو وەکو ئێستا نەبووە بەڵام ئێستا بەرنمەیەکی تازە هەیە و بڕیارێکی تازە هەیە ئەوانەی دێنە سنووری گەرمیان هەتا با بڵێن شوێنی سەکەن خانوش دروستەکەن دەبێ هەموو ڕێکخراوەکان ڕازی بن و پشتگیری هەموو ڕێکخراوەکان ببات بۆ وەبەرهێنان بۆ ئەوەی کە هەلی ئەو کارە بڕەخسێنێ یا ئەو پرۆژەی بدەنێ. ئێمە ئەم بەرنمەیەکی تازەیەوە یەکەم جارە کۆمپانیایەک بێ سەردانی ئێمە بکەوە داوای پشتگیریمان لێ بکە. من لەم تەلەڤیزیۆنی ئێوە بە هەموو وەبەرهێنەران ئەڵێم ئێمە هەموو پشتیوانێکیانەکەین بەڵام بەڕاستی بیانەوێ هەلی کار بڕەخسێن و خەڵکی فەقیر و هەژاری گەرمیان ببوژێننەوە. باشە کاک عومەریانی مادەم ئێوە بەرنمەیەکی تازەتان هەیە و ئێستا لە ڕابردوو جیاوازە ئەنی جەنابەت ئاماژەت پێکرد کرێکاری عێرێب هەیە بە نان و زگ کار دەکاتن ئەنی ئێوە بۆ زەخت ناکەن بۆ بەدواداچوون بۆ ئەوە ناکەن مەسەلەن ینی بەیانی دوو بەیانی ئەو کرێکارە لەسەر کار شتێکی لێ هاتکێت کێ بەرپرسیارەتەکەی هەڵدەگرێتن یاخود چۆن دەبێتن کرێکارێک بە نان و زگ کار بکاتن کرێکارێکی کەش کە ینی دەستی کاری ناوچەکەیە ئەوا زق زق سەیری بکات و هیچی دەست نەکەوێت. ئێمە بەپێی یاساکە ناتوانین ئەو کرێکار عەرەبانە دەربکەین. حکوومەت مەبەستم دەرکردنی نییە کاواشمان کردووە بەڵام مەبەستم ئەوەیە کاتێک کە کرێکارێک کار دەکاتن بە پێی ئەو یاسانەی ئێوەکو سەندیکاکانی کرێکاران هەتانە بە پێی ئەو یاسایە مامەڵەی لەگەڵدا بکرێت نەک کرێکارێک بە 10,000 و کرێکارێک بە 15 و کرێکارێک ینی ئەو نرخانەی کە بۆ کارکردن لەسەر کرێکارەکان هەیە بەو شێوەیە بێتن. ئێمە ڕاستە لەگەڵتان بۆ ئەوانە بەڵام ئەو ئیجراعاتانەی یا ئەو فشارانەی کە ئەخرێتە سەر کۆمپانیاکان بۆ ئەوی کرێکاری عەرەب وەرنەگرن یا ئەو حسابەی کە باسمان کە ڕێکی کەنەوە دەبێ حکوومەت جدی بێتەوە بەڵام زۆر داوامان کردو ئێمە لەم نزیکانەیش لە کۆمپانیایەکی نەوتی لە سنووری گەرمیان گرفتێکمان بوو لەسەر لادانی کرێکار و دەرکردنی کرێکار سەرڕای ئەوەی کە ڕێزمان لێبرن و گوێمان لێ بگرن 50 کرێکاریان 3 ڕۆژ زیندانی کرد بەبێ هیچ شۆیەک بەس لە بەردەم کۆمپانیەکە گرت بوونەوە داوای مافێکی سەرەتایی خۆیان کرد داوای حەقی خۆیانیان کرد سەرڕای ئەوەی حەقیان بۆ جێبەجێ نەکردن زیندانیشیان کرد. باش ئێوە بە پێی یاسا کە ینی خاوەنکارێک ینی پێشێلی یاساکانی سەندیکاکانی کرێکاران بکات ئێوە دەتوانن چ مامەڵەیەکی لەگەڵدا بکەن؟ ئێمە بەداخەوە ئێمە بەو یاسا کۆنەی سەردەمی ڕژێمی بەعز کارەکەین ئەو یاسایش باسی دینار و دەرهەم و ڕبع و ئەمانەیەکە بۆ غەرامەی خاوەن کۆمپانیەکان لە ئێستا ئەوەندە کەمە ئەو غەرامەی کە ئەو کاتە دانراوە و بە پێی یاساش ئەبێ هەر ئەو غەرامە تەزبیت و جێبەجێ بکرێت لەسەر خاوەنکارەکان ئەو غەرامەش ئەوەندە کەمە ڕۆژێک 10 جار غەرامەیکەی پارەی 4 چاناکە یعنی ئەوە گرفتی گەورەی بۆ ئێمە دروست کردووە بۆیە لەم بەرنامەی ئێوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانەکەم یاسایەکی نوێ لە بەرژەوەندی کرێکاران دەربکە ئەو یاسا کۆنەی سەردەمی حکوومەتی بەعس هیچ خزمەتێک بە کرێکاران ناکە و کەم و کوڕی تایە یاساکە. باش مادەم کەم و کوڕی تایە و چەندێکە ئێوە دەزانن کەم و کوڕی تایە بۆچی کارتان نەکردووە بۆی هەمواری یاساکە بکرێتەوە؟
کارمان کردووە هەوڵشمان داوە لە ڕێگەی مەکتەبی تەنفیزیمانەوە لە هەولێرە بەڵام حکوومەت بەهۆی ئەو قەیرانانەوە بەهۆی شەڕی داعش و بەهۆی کێشەکانی ناوخۆیان و مشکلەکانی پەرلەمانەوە جارە ناتوانن خۆیان چاکەن بۆیە ئێمەش بێئەمەل بووین لەوەی کە داوا بکەین خۆ پێشتر ئەتوانی ینی ئەوانەیە کە خەلەل لەو یاسا کاک عومەر ینی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە هەوڵمان داوە بەڵام هەوڵەکان بێئاکام بوو. هۆکاری بێئاکامیەکەی چییە؟ کەس نییە گوێتان لێ بگرێت؟ کەس نییە گوێمان لێ بگرێ وەکو لە سەرەتاش ئاماژەم پێکرد ینی ئێمە مشکلەکەمان لەوەیە ئێستا 2 پرۆژە وەکو یەکە شوێنەکانیان وەکو یەکە لە یەک شوێنە لە یەک سنوورە هۆکارێکی حەزەکەم هێنارتیش بە دووادات چونکار نەخۆشخانەی ئالی لە نزیک پاسپۆرتی کەلار بۆ ڕێگە بەو دراوە بۆ ڕێگە بەم تر نەدرا لە نزیک مزگەوتی تەخوا ینی حەزەکەم حکوومەت ئەو هۆکارانە ڕوون کاتەوە بۆ هەموو کەس ینی بەقەدەر یەک شوێنەکانیان دوورە لە ماڵانەوە وەکو شوێن ئەرزی یەک حکوومەتە لە یەک سنوورایە بۆ ڕێگە بۆدەن بۆ ڕێگە بۆ نادن بۆ ئێمەش گومانمان بۆ دروست بووە ئەگەر پشتی کەسێکی دەسەڵاتداری تیانە بێ ڕێگە نادن باش کاری وە بەرهێنان بکارەگەن. عومەر ینی ئاماری قوربانیەکانی ناوچەی گەرمیان کرێکاران چەندە؟ ئێمە ئەم ساڵ بەهۆی ئەو قەیرانانەی کە باسم کرد هەلی کار زۆر کەم بووەتەوە واتە کە هەلی کارش نەبوو شوێن کار نییە کرێکار کاری تیا بکە ئێمە ساڵان زیاد لە حەد بوو گیان لە دەستدان بەڵام ئەم ساڵ تا ئێستا 4 کرێکار گیانی لە دەستداوە. بەڵێ عومەر محەممەد سەرۆکی لقی گەرمیانی سەندیکاکانی کرێکارانی کوردستان گەلک سپاس لە کێلار دەگەلمەدا بووی.